دووەمیان ئەی پیاوی بەڕێز چاوپۆشی لە کەم و کوڕی و هەڵەی خێزانەکەت بکە بە تەنەزولی مەزانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیستەوصوا بالنساء خەیرا. ئیمامی بوخاری بە ژمارە فرموودەی 5186 لە صحیحا ڕیوایەتی کردووە. فەرموویەتی پیاوانی ئومەتم وەسیەتتان بۆ دەکەم ڕاستپاردەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پیاوانی بەڕێزی موسڵمان ئەوەیە لەگەڵ ژنەکانتاندا چاک ڕەفتار بن، خێرتان هەبێ بۆیان، چاوپۆشی لە هەڵەکانیان بکەن. خوا لە قورئانە دەفەرمێ فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سەیری ڕەفتاری هاوسەرت کە پیاوی بەڕێز، ژنی بەڕێز تۆش سەیری ڕەفتاری پیاوەکەت کە. ئەگەر کەم و کوڕی و هەڵەیەکی هەیە و بەدڵن نییە و ڕەفتارەکەی دڵن ناگرێ، ڕقی لەدا مەگرە، دڵنیابە لەوەدا کە ئەم شتەی بەدڵی تۆ نییە خێرێکی زۆر هەیە، خەیڕەن کەثیرا. جاری وایە پیاو بە شتێکی ژنەکەی عەزیەت دەخوا، خوا دڵمان دەداتەوە، دەفەرمێ ئەی پیاو ئەوەندە شتەکە گەورە مەکە، ژنەکەت ڕەفتارێکی هەیە و دڵی تۆ ئازار دەدا و بەدڵن نییە، بەڵام ڕەفتاری جوانیشی یەکجار زۆرن، تۆ بەهۆی ئەو تاقە ڕەفتارە خراپەیەوە کە بەدڵی تۆ نییە، بە ئەخلاقە بە ڕەوشتە ئەو سیفەتە خراپانەی تێدانین، بەڵام بەدڵی تۆ جاری وایە ناجوڵێتەوە. خوا دەفەرمێت دڵنیابە لەوەشدا خێرێکی زۆر هەیە، لەوە ئەچێ ئەو ژنە لەوەشە هەموو دڵی تۆی جێبەجێ کردایە تۆ تووشی بەڵایەک بوویتایە، لەوەشە خێرێکی گەورە هەیە، ئارام بگرە. پێغەمبەری خوا دەفەرمێ لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. لصحيح مسلم هذا حديثك دفرمي با هیچ پیاوێکی ئیماندار بغزاوی نەبێ و ڕقدا نەگرێ لە ژنێکی ئیماندار، لە ژنە ئیماندارەکەی، لە هاوسەرەکەی خۆی. ئەگەر إن كره منها خلقا سیر کە ژدۆلێک دانێ، ئەگەر ڕەفتارێکی بەدڵ نییە رضي منها آخر، بەڵام چەندین ڕەفتاری تری بەدڵە. بۆیە هەمیشە ژن و پیاو بەوە سەرکەوتوو دەبن. وەڵڵی هەموو کێشەی خێزان بە ئەوە کۆتایی پێدێ. جەناب دۆکو پیاوێت کە لە ژنەکەت عاجز بووی، کە لێی تووڕە بووی وەرە ژدۆلێک دانێ، هەر لە ماڵەوە بە تەنیا دانیشە لە جەوێکی هێمنە و مێشت ساف کەوت چایە قاوەیەک بخۆوە وەرەقەیەک بێنە، بنووسە خاڵی ئەمبەر ئەو ڕەفتارانی کە ژنەکەم خراپی هەیە، لە بەری ئەمبەرەوە ئەو ڕەفتارانەی کە چاکە لە ژنەکەمدا هەیە. خاڵی یەکەم وڵات جارجار بێگوێیم دەکە، بەڵام وەرە سەیری کە ئەم ژنە بە ئەخلاقە، بە داوێن پاکە، دەست پاکە، بلێ ماڵەیەکی بەڕێزە، پێوەی سەربەرزی بڕوا بکە، دەتوانی حتا 50 چاکەی ژنەکەت بنووسی، بەڵام مێشکی خۆت بکشە بۆ ناگاتە 4-5 خراپەی ژنەکەت کە بەدڵن نییە. دەی ئینسان بێویژدانیە بەڕاستی. پێغەمبەر فەرمووی ئینسافتان هەبێ، ویژدان بەکاربێنن. کەسێک 5 ڕەفتاریت بەدڵ نییە، ئەی 50 ڕەفتاری چاکەی هەیە، 45 دەرەجە زیادەی هەیە لەسەر خراپەکانی، دەی لێی گەڕێ لێ خۆش بە. ژنێکیش لە مێردەکەی بێزارە، بەدەستێوە دەناڵێنێ، بەخوا ئەویش ئاوا بێت لاپەڕەیەک دانێ و چاکەی مێردەکەی لەلایەک بنووسێ. ئەو شتانەی کە لە مێردەکەیە باش نین و لیان ناڕازیە لە بەرەکەی تر بینووسێ، وەڵڵی دڵنیام 3-4 خراپی مێردەکەی نەبێ نایدۆزێتەوە، بەڵام دەتوانێت 50 چاکەی مێردەکەی بدۆزێتەوە. یەکسەر دڵت ئیسراحەت دەکا، ئەو غەرز بوغزە لە دڵت دەخەیتە دەرەوە. حتا لە مەکتەبی شاوایە ئەگەر ئیمتیحانێک لەسەر 50 بێ، کەسێک 45 بێنێ لەسەر 50، مامۆستا زۆر باشەی دەداتێ. ئەو 5 کەم و کوڕێ، ئەو 5 دەرنەچوونە هەر هیچ نییە. مامۆستاڵەوەی 45 هێناوە لە 50 هەر زۆر باشە. دەی ژنەکەی بەڕێزت ئەگەر لە 50 خاڵات 45 زۆر چاکە، بەخوا بێویژدانی ئەگەر تۆ بتەوێت لەسەر 5ەکەی تر بغزی لێدا بگری، دڵتی لەگەڵا خراپ بکەی، ڕەفتارت لەگەڵیا خراپ بێ، زوو نەچی دەست لە منینەکەی ئاشتی نەکەیتەوە. بەخوا بێئینسافیە ژنێکیش پیاوێت ئەو هەموو قوربانی دانە لە پێناوی ژنەکەیدا، 45 ڕەفتاری جوانی تێدا هەیە، بەڵام 5 شت وەکو مرۆڤێک، ئەویش ڕۆبۆت نییە، ئەویش ئینسانە، ئەویش گۆشت و خوێنە، 5 شتی بەدڵی تۆی هاوسەر نییە، یەکسەر بچی زەمی پیاوەکەت بکەی، بەس ئەم ڕەفتارە خراپانەی ببینی، بەس چاوت فۆکست لەسەر ئاوانە بێ، وەڵڵی خوا قبوڵی ناکالێت، عەزابت دەدا، ماڵت لێتاڵ دەبێ، وەکەسروها تەلاقها، خوا نەخواستە تەلاق لەو بینی ژن و مێردا ڕوو دەدا.